کۆتایی داشتێکی پێشبینیکرا ڕوویدا یاخیبۆکانی ناوبەندیخانە و هاوکارانیان هەڵسان بە ڕووخاندن و ئاگرتێبەردانی بەندیخانە ئەمەش کارتەنەوەی پشتوونی لێکەوتەوە کە لە شەڕێکی سنوورداکراو دەچوو عومەر ئەو ڕۆژە هەوڵی ڕاکردن و ڕزگارکردنی جانی خۆیەدا بۆ دەرەوە من چیم پێوتی کارم لەگەڵ تۆ تاوە نەبووە پێم نەوتی ماما بەسەر بەندیخانەیان داداوە باسی ئێوەشیان کردووە چیان وتووە؟ وتیان لە کاک ڕامز لە دەرگای پشتەوە بەنە دەرەوە بەرەبەر وای گوتووە عومەر لەکوێیە؟ پۆلیسەکان بە دوای عومەرە بڕایان دەکرد وتویەتی ئەمڕۆ ڕۆژی منە ماما دۆزێک لەسەر خۆ چی بووە؟ هێشتا دەمت هەرداخستووە؟ وا بزانم خۆمان بیکەینەوە خۆت بەچی دەزانی کوڕە تۆ کێی سەر و چاوت ئاوا دەیبڕم کە هیچ کەسێک نەتوانێت بدناسێتەوە ئەو دایکە کوێرەکەی هەیتت ئەویش نەتناسێتەوە پاش ئەوی کارەکەم تەواو کرد بوەستە دەیوێت شتێک بڵێ من کردم چیت کرد؟ من دەستێکم کردووە پارەکانیشم شارەتەوە مام کوژە شوێنەکەت پێ دەڵێم دەوڵەمەند دەبی بەس مام کوژە تەواو بڵێ تەنها بە تۆ باوانە بڕۆن پیاوی عومەر پاشە هەموو ساڵە پیاو دەچوی ها ئێوە بڕۆن پێم بڵێ
لای تۆیە گەشتم ئەمە بەیانی باش بەیانیت باش دەبینم هەمووتان هەستاون دوێنێ شەو من درەنگ نووسم سەیری شتەکانت دەکرد ئامادەکاریەکان چەند جوانە لە خەو هەستیتەوە ببینی بەیانی باش گیانەکەم بەیانی باش کاتەکار بەخۆی دەڕوام هەفتەی قوتابخانەم دەست پێ دەکاتەوە ئەرە دەواست بێنە لە قوتابخانە دەبی بچی وەرە بۆ خۆت کار بکە لە وتێلەکەمان ڕاوەستە جارێ لەمە پەلە مەکە وتێلەکە بۆڵەتی نییە بەڵام ئەو کاخەزەوە ناڵێ بەڕاستی ینی بوو دەرچوو دەبێنت خوا پێم بڵێ خۆشت دەوێم یان نە بێنە خۆشت دەوێم یان نە خۆشم دەوێت بێنە نەتانویستووە دیسان لە بەندیخانە شەڕ و پێکدادان بۆ چەندی خەڵک مردووە واز بێنە ئەو پشیلانی هێناوتن بۆ ئێرە زۆر تەنیا بچین لە بەندیخانە هاوڕێکیان بۆ بدۆزینەوە ئەو چاستەکە تۆ هەتا کەسێکی سێری ها ئاخر ئەو پشیلانە منیان زۆر خۆش دەوێت یارمەتیان نەدەم خوشکە ئەشەن ئەشەن چی بووە ئەشەن چی بووە ئەشەن قربان سەری بوو من لەوە دەترسام مرحبا كرم أحوالت بوستەوە قسەمەکە ئەمانەتەکەم بۆ پاراستووی خۆت ماندوومەکە ئارام بەوە هێزت لێرە بەکار مەهێنا لە دەرەوە پێویست پێی دەبێ تێگەیشتی چی دەڵێم کوڕم کاری تۆ لە بەندیخانە تەواو لە دەرەوە دەست پێ دەکاتەوە پێکدادانەکە ترسناک بوو چەندین کەس مردن 17 کەس تۆش یەکێکی لەوان لەبەرەوەی دەم و چاوی هەمویان تێکچ بوو ئێمەش یەکێ لە مردوەکانمان کردە عومار تۆ باش ناناسی ئەمانە بەرامبەر ئێمە زۆر خراپن زۆر یەکەم جار دەمان کوژن اینجا دەمان بەخشن بەخشینی گشتی ئەم شەڕ و پێکدادانی لە بەندیخانە ڕوویدا بۆ ئیسماعیل سوودی هەبوو مەبەستم سوودی تۆی هەبوو دەڵێتی ئارام بە ڕۆڵە ئارام بە تاوەکو لێرە دەردەچی
ناود ئیسماعیل کۆڕکمازە. ئیسماعیلەو بەندکراوە بوو زۆری نەمابوو بەربێ خراپ کوژرا. ئێمە شەندێ مەکیاجمان بۆ کرد و ئەومان کرد بە عومەر و تۆشمان کرد بە ئیسماعیل عومەر. تۆ ئازادی ڕۆڵە. من هەموو شتێکم تەرتیب کردووە. نەخۆشخانەشم بۆ تەرتیب کردووە. هەفتەیەک لەوێ دەمێنیتەوە. ئێستاش تۆ ئازادی و دەتوانی بڕۆی. تۆ دەدوت کە گەڕامەوە پێناسی من چی دەبێ؟ ئەمە دواوانەمە بۆ تۆ ڕۆڵە. لە کاغەزی گەڕانەوەی تۆ ئەمە نووسراوە. خۆت بناسە. تۆ چیتر نابیەوە ئەو کەسێک کە بێگومان بی لە هەموو کەسێک و ئەوانیش هەڵت بخڕەتێنن. ئەوەی ڕاستی بێڕامی هەموو شتێکی بۆ تەرتیب کردبوو. دووسێ ڕۆژ دوای ئازادکردنی عومەرە و نەخۆشخانەی دۆزیەوە کە مام ڕامیز نانوشانەکەی دابوو پێی. چۆنی؟ نەخۆشەکەمان ئامادەیە؟ دەبینی زۆر باشی. چیگەلەوەی خۆت باشی؟ پێش پاوەترەوە نەستەرگەری جوانکاریەکەت زۆر گرنگی پێ بدرێ. ئێستاش بۆ دوجار سەیری خۆت بکە. بە گوێرەی ئەو پەیمانەی داومانە نەستەرگەریەکەت بۆ دەکەین. نیگەران مەبە. کاتێ بە خۆت دێەوە نەخۆت و نەکەستە ناتوانێت بتناسێتەوە. ئایشانە و عومەرەی کە تۆ خیانەتت لێ کردووە 6 ساڵ زیندانی هەواڵی کوژرانیت پێگەیشت. نەتەنیایی عومەری کوشت نەچەقۆیەکی تیش. بەڵکو عومەر لەبەر خۆشنەویستن و خیانەت مرد. عومەر بۆیە مرد تا بتوانێت تۆڵەی خۆی وەرگرێتەوە. ڕستا من ئەو شتا لە سەلیت دادەنێ. تۆش وردە وردە چاوەکان دادەقی. لە دەوە دەژمێرم تا سفر. 10 9 8 7 6 5 4 3 2 دەڵێ چی ئایشان؟ پێم بڵێ دەڵێ چی؟ ڕاستە عاشق لە مردن بەهێسترا؟ ئێستاش کاتچوێکە هات. چاو درۆن ئەوڕە دوا ڕۆژێکە چایدا ئەو لە فەفانە بە ڕووتەوە دەمێنێ. ئیتر لەمڕۆ بە چاوی خۆ دنیا بینی. دەبا بزانین چەند قۆز بووی. ئاگادار ئێرە بە. بێگومان دکتۆر. ئەوە تەواو. هێواش. خەمت نەبێ دکتۆر. ئارام بە لەسەر بوو. لەسەر بوو. هێواش. ئاگادار بە. لێرە دانیشە. دەتوانی ناوی خۆت بڵێ؟ ناوت چییە؟ ناوی من تۆ باشی؟ تۆ باشی؟
ناوی من زمانێک کەسێکە بوو ناوی عومەر بوو. جەنگیز و عەلی نزیکترین هاوڕێی بوون. کچێکی خۆشدەویست بە ناوی ئەیشەن، بەڵام ئەوان خیانەتیان لە عومەر کرد. هەموو شتێکیان لە دەست عومەر دەرهێنا، خێزانەکەی، هیواکانی، ژیانی. ئەیشەن عومەر تا مردی شەرتۆی خۆش دەویست، تا دوو هەناسەی ناوی تۆی لەسەرزار بوو. بەڵام ئیتر عومەر نەما، من هەم. ناوی من ئەزەل.